سەرەتا دەستخۆشی لە ئەم بەرەزاناکەم و بەخێراتنیەوەی شەکەم من ئەو مۆزوعەمە ئاماژەی پێ بدەم ڕەنگە مۆزوعی کەمێ سیر بێت لە ڕووی یاساییەوە چونکە زۆر جار کە باسەکرێ یاسا بۆ چارەسەرکردنی کێشەکان دائەنرێ بەڵام من عنوانەکەم من بەڕێزانم ئەو شێوەیەدا ڕۆڵی یاسا چییە لە دروستکردنی کێشە خێزانەکانە هەندێک دەقی یاساییمان هەیە خۆی لە بنەڕەتە یاسا بێ بۆ ئەوە بێت بۆ هەروکو کۆمەڵێک بەڕێزی یاسایی لێرن مەبەست لە یاسا ڕێخستی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکانە بەڵام بەداخەوە ڕەنگە هەندێک دەقی یاساییمان هەیە بۆ تا ئەم دەقەیەش ئیشی پێکرێت لە دادگاکانی هەرێمی کوردستانە ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە زیادکردنی کێشەکان و لە هەمان کاتچە ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە زیادکردنی ڕێژەی تەلاق و ناکۆکی نێوان خێزانەکان کەواتە لێرە یاسا ڕۆڵی خۆی لەدەست ئەدات نەوەکو ئەو ڕۆڵەی بۆی دانراوە کە بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵکو تەواوەتی بە پێچەوانەوە ڕۆڵێکی خراپ دەگێڕێ لە زیادبوونی ئەو جۆری کێشانە بە تایبەتی من ئەمەوێت جەخت کەمەوە سەری هەموارکردنەوەی یاسای باری کەسێتیە یاسای باری کەسێتی کە یاسایەکە تایبەتە بە کێشە خێزانیەکان و لە چوارچێوەی شێبابەتی تەلاقکە لێرە ئاماژەی پێدراوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەمووی کۆکە لەسەرەوەی کەوا خێزان بناغەی کۆمەلگا و دەوڵەتە بۆیە ئەگەر تێبینی بکەن هەر لایەنێک بێوێت کۆمەلگاڵ وەشێنێتەوە لە خێزانان دەست پێکات کەواتە قوارەیەکی گرنگی و بدایەتی کۆمەلگا لە خێزانان دەست پێکات بەڵام لە هەمان کاتە بەقەت قورسایی و گەورەی ئەم قوارەیە ئەم کیانە لە نێو کۆمەلگا لە یاسای باری کەسێتیە تەنها 94 مادەی بۆ دانراوە تەنها لە ساڵی 1950 ئەم یاسایە کاری پێکرێ 59 مادەی هەیە ڕاستە لە مادەیە کات گەڕێنێتەوە بۆ حاکم ئەڵێگەر حاکم حەڵێکی نەدۆزیەوە دەگەڕێتەوە بۆ پرینسیپە گشتیەکانی شریعەتی ئیسلامی بەڵام بکوم مادە تەنها 94 مادە هاتووە هەندێک زۆربەی زۆری مادەکان پەیوەندی بە میراث و وەسیەت و ئەوانەوە هەیە ئەتوان بڵێم مادەگەلێکی کەم دەبێتەوە بۆ پەیوەندی خێزانیەکان بەڵام لە بەرامبەر یاسایەکی ترمان هەیە لە ساڵی 51 کە دەرچوو لە 54 کەوتە بواری کارکردنەوە یاسای مەدەنیە ئەم یاسایە 1384 مادەیە قانونی عقوباتمان هەیە 500 مادەیە کەواتە بەقەت گرنگی خێزان یاساکە نەیتوانێت ڕۆڵ ببینێت لە هەمووشی خراپتر ئەوەیە کە لە ساڵی 2008 بە یاسای ژمارە 15 ئەم یاسایە هەموار کرایەوە هەموار کراوەوە واتە گۆڕانکاری بەسەرهات گۆڕانکاریەکە بە شێوەیەک بوو بە حساب بۆ ئاراستا بڕۆ کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە خێزانەکان چارەسەر بکە بەڵام خراپتری کرد کەڵم خراپتری کرد تەنها ئەوە نییە بڵێ لە بە قسەکردن بێت چونکە چۆن ئێستا نەخۆش لە خەستەخانەکان دەرەکەوێت ڕێژەی نەخۆش زۆرە یاخود کەمە بە هەمان شێوەی کێشە کۆمەڵایەتیەکانیش لە دوو جێگا دەرەکەوێت لە لای مامۆسایانی ئاینی دەرەکەوێت چەند کێشەی کۆمەڵایەتی هەیە و نەتیجەیش دێتەوە محکەمە لە محکەمە ئەیبینین ئایا کێشەکان زیادی کردووە یاخود کەمی کردو بە عەدەد نا چونکە بە ڕێژە ئەڵێم چونکە بە عەدەد حتمەن زیادی کردو چونکە ڕێژەی دانیشتوان زیادی کردووە ئەم یاسایە بۆچی وای کرد کێشەکان زیاد بکات هەروەکو چۆن نەخۆشێکی ئاسایی جەستە پێشەوەی دکتۆر عیلاجەکەی بە بنووسێت بێت تەشخیصی کا و تەحلیلی کا نەخۆشەکە دەست نیشان بکە پاشان داواکەی بە بنووسێت بە هەمان شێوەیش کێشە کۆمەڵایەتیەکان وەکو نەخۆشیکی کۆمەڵایەتی ئەبێ ئەو یاسایە وەکو عیلاجێکە بۆ نووسێت ئەبێ دەرەنجامی ئەو تەحلیل و تەشخیصە کۆمەڵایەتیە بێ ئەمجار قانونەکەی بۆ دەست نیشان بکەیت ئێمە لە 2008 کە هاتین لە ڕێگای پەرلەمانی کوردستان ئەم یاسایە گۆڕا بەبێ هیچ دراسەیە گۆڕا بەبێ هیچ ئەوەی کە دراسەیە بە کۆمەلگا بکرێ بزان کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە خێزانەکان چین لە چوارچێوە و ڕوانینی ئەو کێشانەوە یاساکە گۆڕانکاری تیا بکرێ هاتن لەسەر کاریگەری کۆمەڵی لایەن یاخود کۆمەڵی توێژیەک هاتن یاساکەیان گۆڕی وای پێشاندن کە ئەمە یاسایەکی باشمان هەیە بەڵام لە دوای ئەوە ئەتوانم بڵێم وەکو ئەو بکە عیلاجی غەڵەت بدیتە نەخۆشە چی پێ بکە ڕێک ئاوای لێ هاتوو ئەوانی کە لە محکەمەکانن ئەزانن لە بابەتی زەواجە و بابەتی زەواج و تەلاق و بابەتانی کە بە دوای خۆی ئێنێت کێشەی زۆر زۆری بە دوای خۆی دروست کرد یاساکە کە لە ساڵی 59 دەرچووە دەستکاریکردنی یاسا ئاسان نییە تۆ کە ئەڵێم 94 مادەیە یەک مادە دەستکاری ئەەکەی وەکو خشتێکە کە ڕایە کێشی شتی تری بەدوا دێت کاتێک هاتن دەستکاری مادەی یەکەمیان کرد کۆمەڵی کێشەی بە دوای خۆیان هێنا لە ساڵی 1950 کە پێناسەیەکی بۆ عەقدی زەواج دانا ئەڵێ مەبەست لە زەواج دروستکردی پەیوەندیەکی مشتەرەک و پەیوەندیەکی هاوسۆزی لە نێوان ژن و مێردایە غایەت لەم زەواجە ئەوەیەکەوە ژیانێکی هاوباش لەگەڵ خستنەوەی نەوە وەچە
ئەم دوو غایەکە لە زەواج دیاری کراوە وەرگیراوە لە فقه و لە شریعەتی ئیسلامی وەرگیراوە لە هەمان ئەم یاسایە لە مادەکانی دواترەکە هاتووە ئەڵێ هاتوو ئەگەر هاتوو ئەم زەواجە غایەتی خۆی ئامانجی خۆی لە دەستدا ئەکرێ بە ڕێگاک لە ڕێگاکان هەڵوەشێتەوە بۆ نمونەیەکی لە ڕێگاکان ئەوە بوو ئەگەر هاتوو پیاوێک هۆکار بووی کەەوە ئەم عایلەیە مناڵێن نەبێ ئەم خێزان مناڵێن نەبێ ئەم ژنە ئەتوانێت داوای جیابوونەوەی لێ بکە بەڵام لە 2008 گۆڕانکاریەکیان کرد چیان کرد ئەم غایەتە و ئەم ئامانجی عەقدی زەواجیان دەرکرد خستنەوەی وەچە و دروستکردنی مناڵیان لەکە دەرکرد تەنها وتیان مەبەست لە زەواج ئەوەیە کە ژیانێکی هاوبەش و مەسئولیەتێکی هاوبەش دروست بکات کەواتە ئێستا گەر ژنێک بێوێ لە محکەمە یا پیاوێک بیانە کێشە شارەستەر بکەن لەگەڵ ئەم پێناسەیە چکە پێناسەیش بەشێکە لە یاساکە ئەم کێشیانە دروست کرد لە هەمان کاتە ئێستا کێشەیە دروست بووە کێشیشی دروست بووە بە پێی یاساکە ئەڵێ ژیانی هاوبەش مەسئولیەتی هاوبەش ژنومێر هەرگیان ئەرکی سەر شانێن ئەو خێزانە ببنەڕێەوە بەڵام دواتر مادەیەکی ترمان بۆ زیاد کردو لە دواوە چیە لێ مادەیە ئەڵێ ئەبێ ژنەکە خۆی ڕازی بێت ژیانی ئەو مەساریف و خەرجی و ماڵە بگرێتە ئەستۆ ئەمما دێڕێک پێچەوانەیە لەگەڵ قانونەکە ئێمە زۆربەی زۆری کێشان کڕوەکە دەدادگاکان سەر ڕای تەلاق و جیابوونەوە ئەم کێشانن کە پەیوەندی بە بژیەوە هەیە بە ژیانەوەی بە ماڵی سەربەخۆیەوە هەیە لە دەرەنجامی ئەم کەم کورتیانە هەیە مەوزوعێکە زۆر باسی لێوە کرێ تا سەر ئێسقان ئەم مەوزوعە قسەی لەسەر کرا بەداخەوە ئێرێم ئەو بەڕێزانە کە ئێستا لێرە لە محکەمەکانن ڕەنگە و شایەتیە بدەن زاهیرەت نەبوو حاڵات بوو بە چاو کۆمەڵگە ئەوش بابەتی فرەژنی بوو ئەوەندە گەورە کرای ئەوەندە گەورەکە و دیێوەزمەیەکیان لێ کرد ئەگەر بەهاتای لە محکەمەکانە سەیرت کردای حاڵات بە حاڵات بوو دائما قانون چۆن تعاملەکە قانونوە تعاملەکات لەگەڵ دیاردەکانە تعاملەکە شتێکە بوو بە دیاردە پێویستی بەو یاسایەکی بۆ دەرەکات بەڵام ئەمان هاتن وایان تعامل کرد کردیان بە مۆزوعێکی زۆر گەورە ئێستا کێشەکە نەوەکو چارەستەر نەکراوە زۆر خراپتر کراوەتەوە بۆچی لە یاساکە لە پێشترا سەلاحیات و دەسەڵات درا بۆ حاکم خۆ حاکم بە ئارەزوو خۆی نەوێت بچۆ ژنی تر بێنە ئاهات گوێی هەردووکیانە گرت یعنی بۆی هەبوو ڕەفزی بکە بڵێ ڕێگات پێ نادەم بەڵام ئێستا بەم قانونە هاتۆ کۆمەڵە شروعی تعجیزی داناوە ژنەکە خۆشی ڕازی ئەبێت قانونەکە ڕێگەی نادات کەواتە لێرە یەکەم زەربەکە درا لە خودی ژنەکە دراوە بۆچی هاتوو ئەو مافەی کە ژنەکە هەیەی ئەو ئیرادی کە ژنەکە هەیەی زەوتی کردووە یعنی چۆن لە قانونە ڕێگای نادری بە مناڵێک تعامل بکە لەم بابەتە بە هەمان شێوە تعامل لەگەڵ ئافرەتێکە کردووە یعنی ئێستا من دوور ناڵم پێرێک دوو کەس خۆیان بە ڕەزامەندی خۆن هاتنێتە ژوورەکەی من لە محکەمە ئەڵێ من ئامادەم پیاوەکەم ڕێگەیدەم ژن بێت ئەڵێم ئەو مناڵێکی ئەڵێ مناڵی خۆمان لەگەڵمانە ئەڵم قانون ڕێگەت نادا بۆ قانون کە ئێستا ئیشی پێکری بە ڕێگەت نادا ژنەکە ئەڵێ پیاوەکەم وتی تێگەرنی یەڵی من تەلاق دەدەم ژنەکە من ئامادەم باشن بینی بەڵام قانونەکە ڕێگە نادا بۆ قانونەکە ئەڵێ کۆمەڵێ شەرتی داناوەڵێ ئەم شەرتانە هەمووی پێکەوە بێتە دی نەوەکو یەکێک لەم شەرتانە هەمووی پێکەوە یعنی چی ئەبێ ژنەکە ڕازی بێت ئەبێ مناڵیان نەبێت ئەبێ ئەم ژنە نەخۆش بێت نەخۆشیەک بە شێوەیەک نەخۆش بێت مستەحیلە مناڵیان ببێت ئەبێ ئەم پیاوە تەعاهود بدات بە هیچ شێوەیەک نادادی نەکە لە بەینیانە ئەکامیش مەوزوعێکە مەوزوعێکی نەفسیە پەیوەندی بە قانونەوە نییە خاڵێکی تریش پەیوەندی بە چیەوە ئەڵێ ئەبێ ئەم ژنە کاتی خۆی مێردی پێکردووە شەرتێکی دا نەنابێت ئەم پیاوە ژنی تر بێنێتە سەری باش ئەبێ ئەم پێنج شەرتە هەمووی بەیەکەوە بێتە دی ئەم جارە منی حاکمەتۆم بە پێ و قانونە تازەی ساڵ 2008 ڕێگای بدەم باشە بەلانی کەمەوە ڕێزێک بۆ ئیرادەی ژنەکە دابنرایە ژنەکە خۆی ڕازی وای چیتیا بقیت با قانونەکە ڕێگای بدایە ئەمە کە ئێڵێم بەبەستم چێلی ڕۆلی ئەم دەقە یاساییە کە بەم شێوەیە دانراوە بە دوو ئاراستا باسەکەم یا ئەوە تانیە ئەم ژنە چەندین نمونەمان هەیە ئەم پیا ڕۆیشتۆم ژنی تەلاق داوە بە کۆمەڵی مناڵەوە ژنێکی تر هێناوە لە کاتێکە ژنەکە ئامادە بۆ ڕێگا بدا و پیاوە ژنی تر بێنێت ئەمە خاڵێک ئێمە کاتێ باسی قانونەکەین زۆر جاوتومە من کە داعشم باسی قانونەکە بکۆ ڕۆبۆتێک باسی یەکەم وەکو پیاوێک باسی ناکەم بە شێوەیەک باسی یەکەم ئەو دەقە قانونیە چۆنە دەرانجامە خراوە باشەکانی چۆنە لە محکەمە ئەوە باسی بە دوور لە عاتیفە و سۆزی ئەمە ژن بیا خوتەوە پیاو بێت بۆ چکە دەرەنجامە خراپەکانی ڕۆژانە لە محکەمە ئابینین ئێمە یا ئەوەتان پیاوە ڕۆشتۆ چی کردووە بە دەر ئەستان پرسی بە ژنەکەشی نەکردووە ڕۆیشتو ئەم ژنی قسوودە بەردەم ئەمری واقع چۆ ئەمە قەرەتەپەی لێرە زۆر نزیکەوە جێرە ئەو خانەقینە ڕۆیشتو لە هەموو شتێکی لەوێت تەواو کردووە بەڕاستی ئەمە چارەسەر کێشە بەم شێوە چارەسەر ناکرێت ئەگەر ئەیانووی کێشەی خێزانەکان و کێشەی تەلاق چارەسەریکەن من بێکشت پیان دەڵێم چارەسەری بێت وەرە لە محکەمە دراسە بکە بزان بۆچی زۆرترین ڕێژەی تەلاق لە نێوان
16 ساڵ بۆ 25 ساڵ و 30 ساڵە بۆ لەو تەمەنە گەنجایە لێرەوە چارەسەریکە وەکو چۆن دکتۆرەکە نێرێ بۆ تەحلیل ئەمە تەحلیلەکەیە بۆ دەرەکەوێت نەبوونی ماڵی هاوبەشە نەبوونی هەلی کارە کەواتە لە توی کێشەی خێزان چارەستەرکەی وەرە تەژیع و گەنجەوە کە ژنی هێنا بەلانی کەمەوە شوێنی گشتە جێبوونی بۆ دەست نیشانکە بۆ نمونە بژێوێکی بۆ بڕەوە ئەوە کێشەکە چارەسەر کرد کێشەی تەلاق بەم شێوە چارەسەرەکریە بەوە چارەسەر ناکرێت پیا و بێوێ ژن بێنێ 100 قانونیش بێتی هەرە ئێنێت دڵنیا بە لە قانون بە تەجروبە لە محکەمە هەیە کەواتە کێشەکە بەم شێوە چارەسەر ئەبێ سەیریکەی تەلاقە بۆ زیادی کردووە سەبەبەکەی دەستنیشانکەی ئەو کاتی لەسەر چوارچێوەی ئەو سەبەبە عیلاجەکەی بۆ نووسیت ئەوەی لە محکەمەکان هەیە بەداخەوە زۆر جار کە ئەیبینین ئێمە وەکو محکەمە تەنها یاساکە جێبەجێەکەین ئێمە زۆر جاوتومە ئێمە وەکو لە محکەمە وەکو چۆن وەستایەک مهندسیەک نەخشەیەکی بۆ دانرس ئەم نەخشەیە خانووەکەکە ئێمەش بە هەمان شێوە قانونەکەمە لە بەردەستایە سەیری قانونەکەکەین ئەم بینایە دروستەکەین ئیتر بیناگە ڕاز دەرە چی خراپ دەرەچێت دەسڵاتی ئێمە حاکمەکان نییە غەڵەت لەو قانونەیە کە دانراوە ئیشی پێەکەی کەمە کورتی لەو قانونایە وەکوتم عیلاجەکە بەم شێوە ئەبێت تۆ تەشخیصی نەخۆشیەکە بکەی ئەم جادێ عیلاجەکەی بۆ دانی ئێستا بە قەنەعەتی مەکە لە محکەماین زۆرترین کێشە کە دروستە بێ لە نێوان ژن و مێردە ئەوەیە یەک ئەم ژن و مێردەکە دێن لە محکەمە زەواجەکەن بڕواتەن هەبێ لەواچێ لەگەڵ ڕێزمە زیاتر گرنگ بە بەلای چەند سەرقاڵی معاملەکردن لە کردنی سیارەیەەکە نیو ئەوە بەقەد و زەواجە گرنگ نیە لە زۆر بە ئاسانی زەواجی گرتووە هەر زۆر بە ئاسانی گرتوێتی من زۆر جار پێیان دەڵێم ئەمە عەقد ڕاستە ناوی عەقدا هەرچەند لە عەقدا لە قورئان بە میثاقا غەلیظا ناوی هاتووە عەقدێکی ئاسایی نیە تۆ بە ئاسایی سەیری بکەیت دوو کەس دێت زەواجی و بچی بەو شێوەیە ئەزانیە هەموو ژیانی تر ئەوەیە نەخێر دوای ئەو کۆمەڵشتری بە دوای دەبێتە حەمولی بکەیت کەواتە کەم و کورتیەکان لە یاساکە هەیە لە تێگەشتنی خەڵکەکەیش هەیە من ئەوەی کە یاساکە تەنها باس دەکەم لێرە یەک مەوزوعی تر کە لەم یاسا هاتووەش بەداخەوە ڕۆڵی هەیە لە کێشە ئەویش کە زیادی کردووە ئێمە بابەتێکمان هەیە لە قانونە پێوترێت تەلاق ئەو بابەتی کە لە تەلاق هەیە هەمان ئەو بابەتی کە لە شەرعەوە وەرگیراوە لە فقی ئیسلامی وەرگیراوە لەم تعدیلەی تازە هەموارکردنی قانون شتێکی زۆر سەیری هێناوە پیاوێک کە ئەم ژنەی تەلاقەدا فترێکی پێوترێت فترەی عیددای و فترەی عیددای ئاسیە مانگە ئەگەر حەملی هەبوو تاوەکو دانانی حەملەکەی لێرە لەم فترەیە ئەم پیاوە ئەگەر تەلاقێکی ڕەجعی بۆ قانونیەکان دەزانن ماوە ساشەکەدارە ئەتوانین بیگەڕێتەوە چونکە عەقدەکە هێشتا ماوە بەڵام تەلاقێکی ڕەجعی هەیە قانونەکە هاتووە شتێکی زۆر سەیری زیاد کردووە لە گاتی گەڕانەوە ئەبێ هەردووکیان ڕازی بن بەو گەڕانەوە هەرچەندەمە تەلاقی ڕەجعی ڕازی بوون دەوری تیایە چونکە هێشتا ژن و مێردن ڕاستە تەلاقی کەوتوتە بەینیان بەڵام مەجالی گەڕانەوە هەیە باشە پرسیاری لێرە ئێمە ئەگەر ئەم ژنە ڕازی نەبوو بڵێ من ناگەڕێمەوە باشە ئەو ژنە بگە نەگەڕایەوە ئەم پیاوە بە قسە گەڕاندیەوە ئەوتی تۆ ژنی منی و دوای ئەو تەلاقە گەڕاندمەوە تۆ ژنی منی ئەم ژنەڵێ من ناگەڕێمەوە ئەم ڕازی نەبوونە ناوەنەی چی ئایا ئەو تەلاقە کەوتووە ئایا ژنە مێردن چونکە ئەمە نەتیجەی زۆر زۆر ترسناک بە دوای خۆیان ئێنیە ئەم ژنەکە ڕازی نیە ئەم پیاوە لە تۆم گەڕاندەوە بە شەرع مامۆستا ئاگادارە ئەگەڕێتەوە بە ژنیان پیاوە بەڵام ئەم ژنەڵێ من ڕازی نیم قانونەکەش ئەڵێ بە ڕازی بێت ئەم ژنە بانی مێر دەکاتەوە تو لێرە ئەمە چۆن جێیەکەیتەوە هەرچەندە خۆشبەختانە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان محکەمەی تەمیز کۆمەڵە تعدیلات هەیە لەم قانونێکە کراوە بە سەریحی ئەڵێ ئەمانە پێشچەوانی شریعەتی ئیسلامیە پێی نابات محکەمەی تەمیز محکەمەی تەمیزی هەرێمی کوردستان پێی نابا لەم بابەتە نابا لە بابەتێکی تر زۆر سیر ئەویش پێشچەوانەی هەم دیسان فقی ئیسلامی بابەتی تەلاقی خولعیە تەلاقی خولعی چیە ئەمیش هەر کێشەکە زیادەکە خولعیان ڕێکەوتن عەقدێکە لە بینە ژن و پیاوە ئەم ژنە نایانکرێ بە یەکەوە لەگەڵ ئەم پیاوە دانیشن پێکەوە ئەم ژنە ئەڵێ من ئامادەم بە پیاوەکە من ئەو حەقەی کە کەوتە سەرشانت یا ئەو مارەی کە بە من داوە ماری ئەو حەقانی هەمووت ئەگەڕمەوە یا تەنازولی لە یەکەم بەرامبەر ئەوەی کە تەلاقم بدەیت ئەم پیاوەش ئەڵێ ئەو تەنازولەتم قوبوڵ کرد ئەو تۆم تەلاقدا ئەمە تەلاقی خولعی اتفاقیە بە ڕەزامەندی هەردوو لایەن بەڵام ئەم قانونە هاتوو دیسان شتێکی تری کردووە ئەڵێ ئەگەر ئەم پیاوە ڕازیش نەبوو ژنەکە گەر ئامادە بوو ئەوەی کە لایەتی بیگەڕێنێتەوە دووسێ کەس حاکەمێکە دایانە لە بینیانە بڵێن وەڵام ئەمە گەشتون بە حەدیە پێکەوە نایان کرێ ئەو کاتە پیاوەکەش ناڕازی بە محکەمە لە یەکیان جیاکاتەوە ئێمە بە کۆمەڵگایەکین هەرچی بێت کۆمەڵگایەکی مسڵمانین و بە شانازیەوە بەڵام کە تو دێ کۆمەڵە دەقی یاسایی تعدیل ئەەکەی بە شێوەیەک کە لەگەڵ عەقیدەی خەڵک و
لەگەڵ دابوونەریتی کوچکە دابوونەریتی کۆمەلگایش دابوونەری کە لەسەر چاوەکانی کە بۆتە بەشرم دابوونێتە دینەکەی و خلاقەکەیەتی کە تێت و دیژێ هاو دیژێک دروستەکەی لێرە نەتیجە چی دروستە بێ کێشە دروستە بێت کێشەی کۆمەڵایەتی دروستە بێت پیاوێک ئەڵێ من ئامادە نیم لە بژدەم جیابمەوە قانون ڕێگاتی بۆ داناوە مادە چلی داناوە بەهۆی زەرورزیانەوە توانین لێ جیابێتەوە بەڵام تۆ دێی بە ناوی خولعێکی ئیجباری خولع خۆی لە خۆی عەقدا کە عەقدیشی بە ڕازابووندی تیابێ ئەم پیاوە ڕازینە تۆ چۆن لێیەکی جیاب بکەیتەوە ئەمیش بابەتێکە لەو بابەتانی کە ڕۆڵێکی خراپی هەیە سەرڕە هەموو ئەو مەوزوعانەی کە باسم کرد ئەمانی کە ئێستا باسم کرد کە بنە هۆکارێک بۆ زیادکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و جیاببوونەوەی ژنووی بەردەکان لە یەکتری هەموو ئەمانش پێشاوی دەستوری عێراقی ساڵی 2005 دانراوە چونکە لەو دەستورەکە هاتوو ئەڵێ نابێت دەقێکی یاسایی لە هەر یاسایەکەدا بدنی پێچەوانی دەقە لە بنەما گشتیەکانی شریعەتی ئیسلامی بێت لەم سێ دەقەیە کە ئەمەوێ باسی کەم بابەتێک ئەگەر ئەیانوێت چارەسەری بکەن بابەتێکمان هەیە یاسایەکان نەزانن بە قەناعەتی من باشترین شتێکە دەستی بۆ ببن کۆمەڵی یاسای ترمان هەیە ئەگەر ئەیانەوێ تەلاق وەکو حاڵەتێکە دروستە بێت هەر ڕۆدات نابێت هەندێک جار حەلە هەندێک جار ئەستەن ژنەکە خۆی بە مەمنونی ئەوێ لەو پیاوە جیابێتەوە چکە بە زۆر نییە عەقد لە قانونە عەقدێکی هەتایی نییە دەتوان جیابنەوە لە یەکتری کێشە لە دوای تەلاق دەست پێکات هەموو بەڕێزان کە لە محکەمە نەزانن گەورەترین کێشەمە لە قانون تەنفیزایە وەرە قانون تەنفیز چارەسەرکە معقولە پیاوێکم ڕۆژنەکەی تەلاقەدا دوای مانگێکی تر با بڵێن یا دوو مانگی تر ئەتوانێت ژنێکی تر بهێنێت بەڵام ئەو حەقی ژنی یەکەمی مانگی 25,000 10,000 15,000 پێدا وەرە و قانونە چارەسەر بکە کۆمەڵی دەقی یاسایی هەیە لە قانون تەنفیزە بە تەواوەتی بابڵێن زوڵمی تایە ئەو یاسایە چارەسەر بکرێ کۆتاشت کە باسی کەم ئەوەی کە پێگەیشتونەمە لە 20 دقیقاگەرە مەوزوعەکە زۆرترە ئەو دەرەنجامە خراپانەی کە پێگەین ئەوەیە ئەم قانونانە بە هیچ شێوەیەک لە دەرئەنجامی دراسەیەک و توێژینەوەی کۆمەڵایەتی نەبوو بۆ نەتیجەیەکی خراپی لەکەوتەوە ڕێک وەکو سەرەتا وتم ڕێک عیلاجێکی هەڵەیە بە نەخۆشی کێدەیت دووهەم شت ئێمە محکەمە کەوتنتە بەردەم تەنگەژەیەکی زۆر خراپەوە قانونەکە جێبەجێەکەیت ئەو دەرەنجامە خراپێ قانونەکە جێبەجێ ناکەی ناقانونیت کردووە آخر شت کە باسم کرد ئەوە بوو ئەم قانونە ئەگەر هەمووشی بە قەناعەتی ئەو کەسانی کە یاساکەیان گۆڕێشتێکی باشیان کرد بێ کەمە لە حەزم زۆرە لەسەری بەلانی کەمە ئەویان خراپ کردو هیچ ئیرادەیەکی ئەمە ژنە نەهێشتوێتەوە کە ژنێک دێتە پێش ئێمە بە کوڵ دەگری ئەڵێ من ڕازیم ئامادەم بەس بۆی خێزانەکە ماڵەوە شێتەوە کۆمەڵی مناڵم هەیە ڕێگا ئەدەم قانونەکە ڕێگەی نادا دەستخۆشی لە ئینستیتوتی ژیارەکەم بۆ خستنە بەرباسی پرسێکی وا گرنگ بەڕاستی ئەمە پرسێکی گرنگە وەک مامۆستا ئاماژەی پێدا ئێستا لە حاڵەت دەرچووە بۆتە دیاردە ئەبینین ڕێژەیەکی زۆر بەرزی تۆمار کردو من پێ خۆش و کاک حاکم پێش ئەوەی بچێتە سەر کاریگەری تەواوی ئەو یاسایانەی کە بوونەتە هۆی ئەوەی کۆمەڵایەتی دیارەکان گەنجانمانیانی ئەوانەی هاوسەرگیری پێکەهێنن ئەچنە پرۆسی هاوسەرگیریەوە تەوقعێکی زۆر بەرزیانەیە لە ڕادە بەدەر بۆ پرۆسی هاوسەرگیری ینی کچان بەتایبەتی کچان ینی خۆزگە چینێکی زۆر ژمارەیەکی زۆر لە کچان لێرە بووە تەوەقع ئاکا کە پرۆسی هاوسەرگیری پێکێنا ئیتر ئەمە ئیستیقراری کۆمەڵایەتیە ئیستیقراری ئابووریە فعلەن ڕەنگەوا بێ بەڵام کۆمەڵێ شتەیە تۆ ناتوانانی لە پرۆسی زەواجە بەدەستی بێنی ئەبێت تۆ خۆت ئامادەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی تاڵی و شیرینی بۆ خۆگونجاندن لەگەڵ کۆمەڵی پێشهات ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان بە خەیاڵتانەیە ینی تەوقعی ئەوەکە لە پرۆسی زەواجە ینی ئەتوانێت بگاتە شتێک هەیە لە دەروونناسیە پێوترێ بیرکردنەوەی نەعەقلانی ینی بیرکردنەوە ناعەقلانیەکانیش دابەشە بن بۆ چەندها جۆر یەکێک لە ترۆپکی ئەو بیرکردنە ناعەقلانیان ئیبتیغاء کەمال الذاتە یعنی هیچ کەسێک ناتوانێت بگا بە کامڵ بوون سەیری کە ئێستا گەنجەکانمان زۆر هەوڵی ئەوادن بگەنە کامڵ بوون لە ڕووی دەرونیەوە لە ڕووی خۆشەویستیەوە لە ڕووی باری جنسیەوە ینی ئەیانەوێ بگەنە کامڵ بوون تۆ یەک خۆت ئامادە نەکردووە ئەزمونیەکەت نییە بۆ پرۆسی هاوسەرگیری ناتوانانی بگەیتە کامڵ بوون
هیچ کەسێ ناتوانێت بگاتە کامل بوون ینی پێشبینیەکەیان وایە کاتێ زەواجیان کرد تەواو وەگاتە کامل بوون کاتێ گاتەوە ئاچێتە ناو واقعەکەوە پێچەوانی خەیاڵەکەیەتی کێشەی لا دروستە بێ سار دەبێتەوە لەو پەیوەندی سۆزداری لەگەڵ هاوسەرەکەی هەیەی لەو پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ هاوسەرەکەی هەیەی دووچاری پرۆسەی تەلاقە بێ زۆر جار ئێمە مودەی مارەبڕین دیاری کراوە مودەیەکە زۆر جار ئەبینین گەنجەکانمان بەهۆی ئەوەی هۆشداریان نیە یان هۆشیاریان نییە سەبارەت بە پرسی زەواج و ئەوە ئەبینین نواندنەکەن لە فترەی مارەبڕین ینی هەر یەکەیان طبعا کاتێک کچ و کوڕێک زەواجەکەن یان هەر کەسێک ئەوێ زەواجکە تەوەقعی بەرزترین یعنی بەرزترین معایرەکە معایری ئەخلاقی و کەسێتیەکە لە کەسی بەرامبەر کاتێکیش فترەی مارەبڕینە هەر کەسێک نواندنەکە بۆ ئەوی تر خۆی بە باشترین شێوە پیشانەدا و کاتێک پرۆسی هاوسەرگیریەکە تەواوەکە ئەچێتە ژیانی هاوسەرگیریەوە سێرەکە پێچەوانی ئەوەیە کە بینێتی لە فترەی مارەبڕین زۆر کێشەی بۆ دروستەکە پەناباتە بەر پرۆسی جیابوونەوە ینی ئەو پێشبینیەکانی زۆر جیاوازن زۆر جیاوازن پێشبینی ئەوواکە کە شتێکی ترە زەواج کاتێک ئەچێتە واقعی زەواجۆ شتێکی ترە زەواج خۆی لە خۆیان هەڵگرتنی بەرپرسیارەتی ئەو ئەسڵن بە تایبەت سەردەمی ئێستا گەنجی ئێستامان زۆر بێ ئاگان لە هەڵگرتنی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیەکان بێ ئاگان لەوەی دایکایەتی چییە باوکایەتی چییە زەواج بە پرۆسەیەکی ئەوە ئەزانن یعنی حەز و ئارەزوو کۆمەڵێشت ئەمە وای کردووە پرسی تەلاق لە ڕێژەیەکی و لە ئاستێکی بەرزابێ یەکێکی تر لە گرنگترین هۆکارەکان کە کۆمەلگای بەرەو هەڵدێر بردووە بەڕاستی گۆڕانی کۆمەڵایەتیە بەهۆی تەکنۆلۆژیاوە ینی تەکنۆلۆژیایەکێکە لەو هۆکارانەی کە گەنجانی بە تایبەت سەر لێ شێواو کردووە ینی بەهۆی سەردانیکردن بە تۆڕە کۆمەڵایەتیەکانە و بە پێگەکانە و بە تایبەت یەکێک لەوانەی کە نمونەیەکی زۆر زەردەقە گەنجان زۆر ئەچنە پێگە ئیباحەکان مدمون بوون بەوانە ینی بە جیهانی دەرەوە ئاشنا بوون ینی نمونەیەکی جیاوازتر لە نمونەی واقعی خۆی ئەبینێ ئایا فعلەن ئەو گەنجەی ئێوە هاوسەرگیری بکە بەنیەتی ئیستیقرار بوون هاوسەرگیریەکە یان بۆ تێرکردنی حەزەکانی ئەوەی لە مەواقعی باحەکان بینیەتی هاوسەرگیریەکە فعلەن ئەوەی کە ئەیبینێ لەوێ لە واقع بەرجەستە ئابێ بۆی ئەمە کێشە لا دروستەکە لە کاتی هاوسەرگیری ینی خەیاڵێکی هەیە پێش هاوسەرگیری ڕەنگە بەو نیەتەی تەنها حەزێکی تێرکا ئەوچێ پەناباتە بەر هاوسەرگیری کاتی ئەبینێ هاوسەرەکەی ئەوە نییە ئەوەی بۆ بەرجەستە ناکە لێکدانەوەی نییە بۆ جیاوازی سروشت لە نێوان ئێرە و ئەوێ سروشتی و ئافرەتە لەوێ چۆنە لێرە چۆنە یعنی ئەوێ بگاتە چۆن بڵێ ڕەزامەندبوونی جنسی ئەو بێ ئاگا لەوەی ڕەزامەندبوونی جنسی لە سایکۆلۆژیا بە نمونە کۆمەڵی هۆکاری لە پشتەوەی ینی هیچ خێزانێک هیچ ئافرەتێک ناتوانێت هاوسەرەکەی خۆی بگەێنێتە قۆناغی ڕەزامەندبوونی جنسی هەتاوەکو کۆمەڵی هۆکار فراهم نەبێ بووی لەوانە ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەبێ لەوانە باری کەسێتی هاوسەرەکەی چی کەسایەتیەکی هەیە ململانە دەرونیەکانی نێوانیان باری ئابووریان ئەگەر تۆ ئافرەتێک بێتاقەت بێ و کۆمەڵێ کێشە و هۆکاری هەبێ لە ڕووی دەرونیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ماڵ ڕەنگە هیچ کاتی ئامادەی ئەوەتیان نەبێ هاوسەرەکەی بگەێنێتە قۆناغێکی ئەوە ئەمە زۆر جار کێشەیان لا دروستەکە ئەگەر زۆر جار بپرسی لەوانە ڕێژەیەکی زۆر هەن لە گەنجان بەهۆی پرسی جنسەوە پەنابەنە بەر کێشەی تەلاق ئەوەی لە خەیاڵیا دروست بووە لە واقعانەی بینیۆتەوە ئەمە وای کردووە ینی پەنابەنە بەر پرسی تەلاق و لە ئاستێکی بەرزا بێ ڕێژەی تەلاق زۆر هۆکاری تر هەن بنیادی خێزانی بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە بەهۆی تەکنۆلۆژیاوە بەهۆی گۆڕانی کۆمەڵایەتیەوە بەڕاستی گۆڕانی بەسەرا هاتووە سەیری کە سەربەخۆیی لە ناو خێزانەکانە دروست بووە ینی پێکەوەی لە ناو خێزانەکانە نییە هەر کەسێک هەوڵی سەربەخۆبوونەدا ئەمە واکە ئەو ئافرەتە یاخود ئەو کوڕی ئەچێتە ماڵی خۆی بە تایبەتی ئافرەتان هەوڵی سەربەخۆبوون بدەن ئەبینین کێشەیان هەیە زۆر جار خێزانەکان لە ناو خودی خۆیانە دەنگەدەنگ و ینی ئەوە دروستە بێ توندوتیژی دروستە بێ لەسەر بەدەستێنانی مافەکانیان لەسەر بەدەستێنانی ئیسپاتی وجود ینی ئەوەکو مێردەکەی خۆی ئیسپات وجود کەسێکە قاڵقاڵ دروستە بێ دەنگەدەنگ دروستە بێ توندوتیژی دروستە بێ ئەم وێنایە کە بەرجەستەیەکەن لە پێشچاوی مناڵەکانیان هەمان ئەو مناڵە ئەبێتە گەنج و بەیانی هاوسەرگیریەکە هەمان شت وێناکە لە لای ئافرەتەکەی خۆی لەگەڵ خێزانەکەی خۆی هەمان ڕەوت دووبارە ئەکاتەوە بێتە کەسێکی توندوتیژ ڕەنگە ڕێز لە مافەکانی ئافرەتەکەی نەگرێ بەڕاستی هۆکار زۆرن لە پرسە دەرونی و کۆمەڵایەتیەکانەمانە ئەو هۆکارە کۆمەڵایەتیانن کە زۆر کاریان کردووەتە سەر بە تایبەتی چینی گەنجان وای کردووە کە
پەنا بمەنە ئەو بەرە ئەو پرسە ئەو پرسە لە ڕێژەیەکی ئاستێکی بەرزابێ. یەکێکی تر لە گرنگترین خاڵەکان کە بە پێویست تێزانم لەگەڵ حرمەتم بۆ مامۆسایانی ئاینی ئاماژەی پێ بکەم بەڕاستی لاوازی پێگە ئاینەکان دامەزراوە ئاینەکان ئەوەندە تیشکە خەنە سەر کۆمەڵێ بابەتی تر کە پێویستە لە شەر ئیشا و لە کۆمەڵایەتیشە گرنگی پێ بدرێ پرسی چۆنێتی هاوسەرگیریکردن و چۆنێتی ڕێزگرتن لە یەکتر لە پرۆسی هاوسەرگیریە زۆر کە مەخرێتە بەرباس. ینی کاک حاکم ئاماژەی بە شتێک کرد وەکو فرەژنی یەکێکە لەوانەی کە پێگە ئاینەکان و دامەزراوە ئاینەکان زیاد لە حەد ئاماژەی پێکەن و تەژی ئەکرێ قەینا فرەژنی هەبێ ئایا لەگەڵ ئەوە گەنجەکانت ئاگادار کردوتەوە لە دابینکردنی مافی ئافرەت ئاگادار کردوتەوە بە پێی پێویست ینی بەڕاستی پێگە ئاینەکان دامەزراوە کۆمەڵایەتەکان بە خێزانیشەوە پێویستە ببنە ینی ئەوە بنیادی پێگەیاندنی پەروەردەی کۆمەڵ گەنجان بە تایبەتی ئەمانە کۆمەڵی هۆکار بوون کە لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە بەڕاستی واقعی کۆمەلگایە کە کاریگەری خراپی زۆری لەسەر گەنجان جێهێشتووە بە تایبەتی وای کردووە پرسی تەلاق لە ترۆ بکابێ چارەسەریش بۆ ئەوە ئەخەینە ڕوو دوای ئەوەی مامۆستای بەڕێز لە ڕووی ئاینیەوە کۆمەڵێ هۆکار یا خودت کۆمەڵێ چارەسەر بخاتە ڕوو بۆم پرسە دەستان خۆش. بەناوی خوای گەورە درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخێراتن جەنابی حاکم گۆران و خوشکە مامۆستا سنووەکەم دەستیان خۆش بێ بەخێراتنی هەموو برابە ڕێزەکان و خوشکە دیندارەکانەکەین و دەستی ئەم مامۆستا بەڕێزانش خۆش بێ کەوا ئەم دەرفەتەیان ڕەخسان کەوا هەموومان بەیەکەوە کۆ ببینەوە هەم بەڕێستان گوێتان لێ ببێکەوە کێشەی تەلاق گەیشتۆتە چه ئاستێ و هەر ئێمەش گوێمان لێ بێکەوە بەڕێستان چ قسەیەکتانێ دەربارەی ئەو هەموو ڕووداوە ئایا چارەسەری هەیە یان نیەتی هەموومان بکشینەوە وێران ببێ یابێ کۆششێ بکەین بۆی کەوا چارەسەر بکرێ تەلاق کە لێرە 40 دقیقە قسەی لەسەرەکرێ هۆکاری هەیە بۆ زیاد دەکات و چارەسەریشی هەیە بێگومان بەڵام ئایا یەکەم خاڵ کە مامۆستا خوا جەزای بدات و دەستی بۆ برد بەڵام من لێرەوە ئەڵێم خوا جەزای هەرکویان داتۆ بەڕاستی بە ئیژدان و بڕشتیامەمان نەقڵ کرد زۆرم پێخۆشە حاکمێک دادوەرێک کە لە بواری حوالی شەخصیە ئەو بڕگانەی کە هاتووە پێچەوانی قورئان و سونەتە یان بەدیلێکیان هێناوە بەڕاستی کارەکەی قرس کردووە خراپی کردووە باشی نەکردووە مامۆستا ئیشارەی پێکرد خوا جەزای بەخێری بداتوە ینی زۆر دڵخۆش بووکەوە مامۆستا بە هەموو قەناعەتێک و دەزانێتەوە ئەوە چارەسەر نییە خراپ بووە جا مەسەئلەی تەلاق یەکەم جار کە دەسەبەی بۆ زیاد دەکات کێ بەرپرسە تێیدا و دوایەوە عیلاجی بۆ ناکرێ کێ بەرپرسە لە عیلاج نەکردنەکەی خاڵی یەکەم کە سوکاری هەردوو تەرەفە کاتی ئینسان ئافرەتێک داوا ئاکا بۆ کوڕێکی دەیهێنێ ئەوە کە سوکارە بێتە دەخولکە وەکو مامۆستا فەرمووی بۆچی زوو تێکە چێ چونکە ئەو پرۆسەی هاوسەرگیریە بەڕاستی بە ئەندازەی خۆی خزمەت نەکراوە بە ئەندازەی خۆی تەکیدی تێدا نەکراوە بە ئەندازەی خۆی بەدادەچوونی بۆ نەکراوە ئەمە لەسەر کە سوکارە کاتێک گەنجەکە خۆی بنیاتی بنا خۆیشی هەرەوەندەی لێ دەزانێ بە گوێرەی فەهمی خۆی دوو لە ڕووی بەڕێستان کە ئەو تەمەنی کەمە تەجروبەی کەمە بەڵام ئەگەر گەورەکان تەدەخولی تێدا بکەن لە هەردوو تەرەف کاتە ئەوە ڕوونادا بەواتە هۆکاری یەکەم کە لە خزمەتانیان باسیەکەین بۆ ڕێژەی تەلاق زۆرترە ئەوە کە سوکار هاتوون خۆیان کشاندووەتەوە لە تەرەفی کچەکەەوە لە تەرەفی کوڕەکەیش نایەن هەردوو تەرەف دڵسۆزانە هەوڵ دەنکەوە ئەوە کە لایق بێ بۆ ئەو ئێمە کوف ئەمانەیە لە شەریعەی ئیسلامەوە لە قانونیشە هەندێک زەواجە بینین کە کوف نییە بۆیە دەرەنجامی چییە تەلاقی لێ بێتەوە کاتێ ڕوش دەدا بۆتە هۆکاری یەکەم کە سوکار بوو گوت لە چارەسەرکردنەکەیشە کە هۆکارمانەیە ئەسبابمانەیە و عیلاجمانەیە و چارەسەرمانەیە لە خاڵی دووەمە هەم کە سوکارە بۆ هەم کە سوکارە نایەنە پێشەوە جارێکی دیکە ئەم کوڕ و کچەکەوە ناڕەحەتیان هەیە
ئاژاوە کێشە لە ماڵیانە هەیە خۆشی تێدا نەماوە بێن دەست بخێنە سەرکەوە خەتێکی سوور بدەینە ژێر خاڵەکە بزان لەکوێ گرفتیانێ بۆیان خاستکەینەوە لە پێشە نەکرا هەتا بە هەڵە هاتە پێشەوە لە دواییشە چارەسەری ناکەین بۆیانکەوە ئەو هەتاکو دەڕات و وەکو مامۆستا جەنابی حاکم و خوشکە مامۆستا ئیشاریان پێکرد زۆر بە ئاسانیش تەلاقێدەم بەڵام نازانێکەوە ئەم ئافرەتە کچ نییە ئێستا کەلیمەی خۆمان ناومەناوە بێوەژن کە نازانم ئافرەتە دەسووتیە لە مجتەمەعی ئێمە عورفی ئێمە کە لە شەریعە ئیسلامە حساب بە عورف دەکرێت عورفی صحیحمانەیە عورفی فاسدمانەیە عورفی عاممانەیە عورفی خاصمانەیە دەزانین لە عورفی ئێمە کوڕ و کچ هەمووی عیبدار دەبێت لە دوای ئەوە لە مەحکەمەکانشان نووسن مطلقە ئەوجا لە مجتەمەعی ئێمە ئافرەت زیاتر قوربانیە بۆی کەوا زیاتر عیبدار دەبێت کە ئینسانەکان کاتێ داوایکە ئەبێت بە دوای چیا دەگەڕێ بزان ئەم ئافرەتە بۆ تەلاق دراوە وە کوڕی وای هەیە بە ئیژدان و ئەڵێ هۆکارەکە منم یا مەسایلی تر نییە بەڵام کەسی وایە بە ئیژدان و نییە ئەوێت چەندین خاڵی تر بخاتە سەر و ئافرەتە ممکن مستحق نییە بەو جۆرەوای پێ بوترێ جا لێرە کە کێشە لە بینیانە دروست بوو مامۆستا خۆشەویستەکان دیسان کەس و کارەکەش دەڕاتە دواوە ئەوە قورئانی پیرۆزە مامۆستا فەرمووی کە هەر بڕگەیەک دەرچوە مخالفەی قورئان وێ وەڵڵاهی ئەبێ بەرووبوومەکەی هەر ئەوە بێکەوە مجتەمەع تێکەدا ئەو گومانی تێدا نییە و لە دواییدا باسی تەعەدودەکەیش دێتە پێشەوە ئایا مەحاکم هەر یەکێ لە ئێمە کاتێک کارێک لا ئەدا بێ بەدیلێکی لەو باشتری بوێ خەیڕ منهای ئەوێ بوێ لە ماڵەوە هەموو ئێوارەیەک لەسەر خوشکەکان و دایکەکانە خواردنی دروستکەن ئێوارەی ئەوە دروست ناکە بەدیلی چیە بۆ شوێنیم خواردنە بەڵام کاتێ تەعەدود و دوو ژنە مەنع دەکرێت چی بکەین لەم ئافرەتانە کەوا قەیران تەمەنیان زۆرەیە تەلاق دراون چیان پێ بکەین ئەی نابێ عیلاجێکیان ببدۆزینەوە ئەو جاوەکەی عیلاجە لە کفری و لە کەلارە بڵێ ماڕی نابڕین بەڵام لە قەرەتەبە و لە جەلولا هەمووی چارێکی ڕێ مارە دەبڕێ عیلاج بوو عیلاج نەبوو و ئەمووی ناوی بنین دەستگا ناوی بنین ڕێکخرا و ناوی بنین منەظەمات هاتوون بە ناوی خزمەتکردن بە ئافرەت وەڵڵاهی سەریان لە ئافرەت شێواندووە بەڕاستی ئافرەت لە جێگەی خۆی لەبیر چووە مەقامی چییە ئێمە پێڵێن مەحەلی چیە لە عەرابە ئەو مامۆسانی کە مامۆسای لوغەی عەرەبین و لوغەی نەحوین ئەو پێوتێ لا مەحەلە لەها من الأعراب بۆیە بەڕاستی ئەو خاڵی کە باسمان کرد سەبەب کێیە یەکەم جار دەست بۆ دایک و باوک دەبێن و کە سوکاری هەردوو طرف ئەی لە عیلاج نەکردن هەر هەردووکیانن خوای متعالە فەرمێ وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها کە سوکارێکی عادلی دادپەروەری ڕێک و ڕازگۆ کە سوکاری مێرد و لە کە سوکاری ئافرەتەکە بێن دانشن بزان نوقسانیان چییە هەندێک تەلاق دێتە پێشەوە برا بەڕێزەکان خواردنی ئێوارە لە جێگەی خۆی ئامادە نەکراوەکەی قابلی تەلاقە ئەڵێن لە مەحاکمەکانە زۆری پێچە دەستیان خۆش بێکەوە جەلەساتێ 2 3 4 5 بۆی بیرکەنەوە بۆچی هەر کەسێت تێ تەلاقی سێوە سێداڵین تەلاقەکە بەلای هەنی عولەما پێوتێت تەلاقی بیدعی و کە حرامە بۆ چون خوا ڕێگەمانی داوە تەلاق یەک بخۆین بۆی ڕەجعەتی تایە بتوانی چارەسەر بێ پەشیمان بێتەوە بۆیە ئەو حاکەمەکان کەوا يريد إصلاحا يوفق الله بينهما أجر ويستيانه بقرنه براسي جاري ويا كركنا بينتوا حزي لنا ما برياري دا اللي جابته بس لبر خاطرو لما مهرك بيبشيكا خوي تأخيرك دميو تا أفرتك بقول نامي مهري مؤخرك شمناوي بس بوي نجاتي في بلدسي بوي خالي يكم لخدمتانا أو بوكوا أو دو طرفا هم بداية أول تقصيري كم ترخميان هبو وهروا لآخريشا هم هيان بو خالي دوما ويكوا متساويين كفئنين كفاءة لبيني بيا وجنا كسيكاتو خندوارينيا أفرتك ديني ماستري هي أم دو كسا قرصة تعامل بيك وسيركي زور خراب رودا أقر بلي ملا كسيك لامان هي وانية دائما نادر هي بلام كس بعكسي شوا پیاوە بەڕێزەکە شادێکی بەرزی ئەوانیە لە مەسەلەی دەوڵەمەندیە کە ئەوش خاڵەکە دێنە پێشی یان لە مەسەلەی دیمەن و سیما و وەجها کوڕەکە شێوازێکی تر و ئافرەتەکە شێوازێکی دیکێ دوای ئەوە یان لە تەمەنە
دوای ئەوە دەبێتە ئەرقەلە خەڵکان قسەی بۆ دەکەن ئەو ئافرەتە وا بوو ئەوە چۆن هێنات ئەوە عەشرەتی وایە و بنەماڵەی وایە ئەوە باڵای وهایە ئەوە سیمای وهایە ئەوە خوێندەواری وهایە هەتا ئاخری مامۆستا بەڕێزەکان و خوشکە دیندارەکان خاڵێکی دیکە لە خزمەتانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لحديثك هذا فرمي تنكح المرأة لأربع لمالها ولحسبها ولجمالها ولدينها ولا فاظفر بذات الدين تربت يداك أو خلقك هركاتي لبرخات النسب وجمال أواني ترتا آخري مال به وآخر كي بشمان دبيته وشونك بنياد نندرا ولا سر ريقيك راست شونك براسي أويك أخلاق وديني تدابو تقبلت كردوها وقر سيماجي نبو خود هلط بجاردوها خود هەڵت بژاردووە مامۆستا بەڕێزەکان بۆیە لێرە ڕەسوولە فەرمی عەلەیهی سەلات وسەلام إذا خطب إليكم من ترضون دينه وخلقه فزوجوه بیان دەنێ دایک و باوک سەبەبە لەوەی کە کەنشکەی بەشوو نادا تەخیری دەکات یا کوڕەکەی هەتاکو ئەوەی کەوا ناڕەحەتیەک دەکات دەست دەبات چاو دەبات بە مۆبایلەکەی خەڵ ناڕەحەت دەکات دەبێتە فیتنەیەک وەکو ڕەسوولە فەرمی عەلەیهی سەلات وسەلام ئەگەر هاتو إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد عريض ئەگەر ئەمە ڕوونەدا هەر ئێسەی جارێکی دیکەڵێمەوە ئەو خوشکەی تەلاق درا یا تەمەنی 40 ساڵە یەقینمان بووە کەوا کوڕێکی 18 ساڵ 40 ساڵێک نایێنێ کوڕێکی 18 ساڵ ئافرەتێک کە 40 ساڵ 38 35 بێوەژن بێ نایەنێکە سیش بێ ئەبێ ڕێکە چارێ بدۆزینەوە ئەمە نەیەڵین چون فەساد زیادەکە ناکرێ بە لە ڕوانگەی قانون و شەرعەوە و عورفەوە و دینەوە داوای بکە مەمنوعە بەڵام ئەگەر لەگەڵیا بێ بە ئارەزوی خۆی ئەوە ئازادە ئەوە مجتەمەعی تێکدا یان نا یەک دانە ڕێگە بدرێ وا بێ فەساد وەکو هەموو ئومەتی وارە کرا بێ كما قال تعالى في كتابه من قتل نفسا أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ويا خالقي تلو خالين كباس ماكر كفء براسي بيغمبري خو عليه الصلاة والسلام فرمي المسلمون تتكافأ دماؤهم لخنا وكو يكوانا واتا مستوايا يكا أو كاتا دبي مش كاتي الزواج كين أجمل لمستوى كان يعني ببي بوي مستوى تمن نبيت السبب بو أم موضوعي كوائم لخزمتانا وباس ما كردوه خالي كتر له هو كاري طلاق ئێمە تەمەناکەین ئەم هەموو دەورات تەکرێتەوە باسی یەکێ لە قانونەکانی ئەحوالی شەخسیە ئەوە بوو هەموو کوڕ و کچێ تا دەورەیەک نەبینێ بۆ زەواج مافی زەواجی نەبێ ئەم کوڕە بێ دەورەیە ببینێ بزان حەقیە مافرەتە چییە کە ئیهێنێ و ئەم کچەیش بزانێ کە ئەم کوڕە ئەم مێردە حەقی چییە ئەبێ پێویستە کا ببێ چۆن ئێستا لە مەحکەمەکانە حتاکو فەحسی خوێنەکە نێ ناکرێ ئەبێ هەموو کوڕ و کچێکیش ئەو دەورەیە ببوایە بۆ ئەم بڕۆ پێویستە هەبێ چونکە بەڕاستی جەهل كل واحد من الزوجين بحقوقه وواجباته نەزانینی مافەکان و حەق و واجباتی پیا و لەسەر ژن لەسەر پیا و ئەکاتەوەی کەوا ڕێژەی تەلاق زیاد دەبێت چونکە نازانن وەکو خوای متعالە فەرمێ ولهن مثل الذي عليهن بالمعروف وللرجال عليهن درجة واتا چۆن حەقی پیاوان لەسەر ئافرەتانەیە و حەقی ئافرەتانی لەسەر پیاوانەیە ئەگەر ئەمە هەر کەسێک نەتوانێت یا نەزانێ ئەم حەقە بدا بەڕاستی کەم تەرخەم بووە و سەبەب بەبوو هۆکاری ئەوەی کەوا ژن و پیا و لە یەکجیا دەبنەوە خاڵێکی تر لە خزمەتانە هۆکاری تەلاق کە ئەوەی ئیمڕۆ دێتە بەردەستی ئێمە مادەیش یەکێکە لە سەبەبەکان پیاوەکە ناتوانێت ئەو مادەیە پەیدا بکە کە ژیان و ماڵ و منداڵەکەی نەفەقەی لەسەرێتی يعني هيك لما محاكم شكل لسر شريعي إسلامي دروا بياك الزواج كلا قال عفرتك واجب لسر شاني نفقي بدا والسكني بدا ملبسي بدا كلوبلي بدا همو أماني بدا بينك لكاتي كطلاق جدري نفقة اللي تكويها تاكو عندك شيء طاود به جاء قال ما دنبو بو بيغمري خوا فرمي عليه الصلاة والسلام يا معشر الشباب أي جنج كان هركس اللي وتوانا جنيان تاني من استطاع منكم الباءة فليتزوج تواناتها به کە توانای نەبوو گرفت دروست دەبێ ناتوانێت ئەوەی کە پێویستاتێتی ئامادەیکە بۆیە مەسەلەی مادی جۆرێکی ترە لەوانەی کەوا کێشە لە بەینا دروست دەبێ چونکە ئەم گەورەی ماڵە ڕەعی ماڵە جا مەسەلەی مادیش کاتی ڕووەدا جاران دەیانگوت حکومەت باوکی میلەتە وانە بوو
تەمان هەموو کەسێک لە بەڕێستان باوک بێ منداڵ داوات لێکەیاننا کە منداڵ نوقسانیە بۆ خەتای باوکە یەکێ لە هۆکار و سەبەبی ئەوەی کەوا تەلاق زۆرە مەسەلەی مادیە مەسەلە مادیەکەی پەیوەندیەوە باوکێکەوە ویژدانی نییە بۆتە سەبەب کەوا خەڵک هیچ لە بەردەستیانوێ کە کێشەی تەلاقیشی بە دوای خۆیان هێنا برا بەڕێزەکان واللهی تەلاق هاتووەتە لامان کەواوتیتی ناتوانم من هیچ کەم بۆم ژنە هیچ کێشەیەکمان نییە لە ئەخلاقە لە ڕەوشتە لە گوێڕایەڵیە لە خزمەتکردنە هیچمان نییە تەنها من ناتوانم 6 مانگە نەمتوانێت یەک کراس بۆم ئافرەتە بکەم ئەمە جیابم باتە مەسەلەی مادی وجودی هەیە بەرابەر ڕێزەکانی ئێمە بۆیە هەر کەسێ توانای نەفەقاتی نەبوو ئەبێ جارێ ژن نێنێ چۆن لە مەسائلی جنسیەکە توانای نەبوو منع لە مادی شاوایە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وسەلام ئەگەر نەتوانی بە ڕۆژوو بە بۆی لە فەواحیش ئینسان بە دوور بێتەوە وەکو باسمان کرد لە خزمەتانە بەڵام ئەگەر ئافرەتەکەش لەو ئافرەتە دیندارە ژیرانە بوون جاری وایە لە ماڵی خۆی لە ئاڵتوونی خۆی لە حیسەی خۆی لە موچەی خۆی ئەوە ئەگەر هەبێ 6 ڕۆژ جارێ ئەتوانێ مێردەکەی دەست بگرێ و یارمەتیشی بدە خاڵێکی تر لە کۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەم مامۆسا بەڕێزە و جەنابی حاکم و خوشکە مامۆسا باسییان کرد بەڕاستی مامۆسا بەڕێزەکان مجتەمەعی ئێمە ها لە وێرانبوونە چونکە دانشی لە ماڵە کۆمەڵایەتی ناو عائیلەکانمان خەرکە تێکە چیە کەس ئاگەی لە کەس نییە هەرێکی خەری مۆبایلەکەیەتی ئەو جا پیاوەکە ئاگەی لە ژنەکەی نییە هیچ شەوێک هەتاکو ئەو ئافرەتە بۆ خۆی دەخەوێت و ئەو خەریکی فەیسبووکەکە یا پۆبجیە بەعکسی شەوە ئافرەتەکەیشمان هێروەهایە ئێمە منتیقەی گەرمیان نزیکی لێکە من 6 ساڵە لە لژنەی فتوام جگە واز لە لژنەی فتوا بێر هەر شخصی خۆمان چی دێتە لامان ئافرەتی 50 ساڵ لەسەر فەیسبوک تەلاقی وەرگر وازی نێنێ لە فەیسبوکەکەی واللهی پێوترا دادا یعنی کچی شووی کردە و منداڵی هەیە ئەو جاڵێن بەرەو دوامانە بەنە مامۆستایینیانە نایڵەن دەست بووین بۆ شتێ پێشکەوت و شتی پێشکەوت و ئاوایە دوامانی خزوێرانی کرد هەڵی وەشانەوەی 50 ساڵ فەیسبوک دەکا هەر شتێک دەکا بە گوێرەی خۆی مامۆستا بەڕێزەکان ئێستا ئێمە 20 دقەکان بکەینە نیو سەعات و تا مەغریب هەمووتان ناڕەحەت دەبن بەس ئەکرێ 6 سەعات لەسەر پۆبجی یا لەسەر فەیسبوک حەقی منداڵەکان فێریان کەین چۆن نان بخوا چۆن هەڵسێ چۆن بچێتە دەرەوە چۆن بچێتە قوتابخانە هیچ نەماوە حەقی ئافرەتەکە هیچ نەماوە بۆیە ئەم مەسەلەی نامە و ڕیسا بۆچی یعنی دەستی کێ دەستی داد ئەم حکوومەتەیشی تێدایە دەستی ڕاگەیاندنەکانی تێدایە و ئەو ئاسیایە کۆڕەکە هەر ناوێکی لێ بنین ئەمانەی کەوا کۆمپانیای خەتە هێڵە ئەلکترۆنیەکانن ئەنتەرنێتەکانن ینی دەبینی شەو 12 بۆ 8 بەیانی بەلاشە بۆ خەیرە سەدەقەیە ئەمە قوربانیە ئەمە زەکاتە سەرفترێ لە مۆختا بۆ نەیخەی بەڕۆژ بۆ نایڵی خەڵ بخەوێ بۆ نایڵی خەڵی ئیسراحەتکە لە وەختە ئیلا بەلاشە بەڕاستی ماڵمان کاول بووە مامۆستا بەڕێزەکان خۆمان پێ نازانین ئەوە یەکێ لەو خاڵانەی کە لە خزمەتانە باسمان کرد بەڵام کاتێک ئەمەش ڕوویدا سقەیش نامێنێ لە بەینا باوەڕ و متمانەیش نامێنێ لە بەینا چونکە ئەگەر بێت و برایەکیش نامێکی بۆ بنێرە ڕاستەخوا ئافرەتەکەی ئافرەتێ بۆی نارد ئەگەر دایکێ بینێرە بۆ ئافرەتەکە پیاوەکە چونکە ئەوەندە خەریکێتی ئەڵێ زەلامێک بدوو لە ڕووی بەڕێستان بۆی نارد متمانەیش نامێنێ و کاتە ڕاستەکانیش دەبن بە چەوت ڕاستەکانیش وەکو درۆ حساب دەکەن دوو لە ڕووی بەڕێستان بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وسەلام لا یەفرەق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر وایشمان لێ هاتووە کاتی خراپەیەک دەبینین لە بیرمان دەچێت چەندین کەوا ڕەوشت و خولوق و ڕەفتاری جوانی تێدا بووە هەمووی لە بەرچاومان دەکەوێت کە ئەنەما جارێک دیکە ئێمە ئەم کەسەمان نەبینا و چاکە نەبووە خوای متعالە فەرمێ ولا تنسوا الفضل بينكم نابێ ئەو فەضلی لە بینمانە بووە ئافرەتێک لەگەڵ پیاوێکە 20 ساڵە ژن و مێردن لەگەڵ بچووکترین ڕوودا و لە بینیانە هەیە کەوا کە ئەنەما 20 دقەیەکیان نەناسیوە نەلێبوردن ماوە خەڵکی وایە لێ دەبوورین وایە جاری وایە مستحق نییەوە ئەمەی کە مستحق لێ نابورێ عەفوی ناکە یعنی جارێ ئافرەتێک لەسەر شتێکی بچووک تەلاق دەدرێژین کاکەم جارە چاوپۆشی گەڵێ نایکەم معنە لێرە خراپ بوو
ئەم پیاوە بۆ خراپ بووە دوو لە ڕووی بەڕێستان یا ئافرەتەکە بووە خراپ بووە دوو لە ڕووی خوشکەکانی من ئەوە سەبەب و هۆکاری هەیە مامۆسەیەنە ماوە جارێ مەسائیلی هەڵس و کەوتی ناوماڵ و ئەخلاقی و ڕەوشت و تند و تێژی ئیسلام یعنی دەقی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام ئەوەی کە منێکم پێ وترێ ڕەوشتی موسڵمان کاتێ مامۆستایەک یا دیندارێک ڕیژدارێک توندیەکە کا لە ماڵ و ێژن ئەوەش ئیسلامەکەتان بۆ ئیسلام قورئانکەی ئەمەی فەرمووە کەی کردوێتی بەڵام دەبینین کەسێ لە ماڵەوە هەر ناوێکی هەیە کاتێ توندی ئەکات لە عرف و عادەت و شەرع دەرەچێ دەرئەنجامی خراپ دەبێت کە ئیش لێک جیابوونەوەیە ئەگەر ئێمە بەڕاستی بە دوای نەسە قورئانەکانە لە خزمەتیا بین و معنای بکەین چەندین جێگە خوای تەعالە داوای لێمان کردووە چاک بین لەگەڵیانە و داوایشی کردووە لە ئافرەتان چاک بن لەگەڵ پیاوەکانە بەڵام ئیتر کاتێک کێشە ڕووەدا مامۆستا بەڕێزەکان ینی لەم مانگا چەند نزیکەی 100 بۆ 150 مامۆسایانیە لە گەرمیانە محکەمەشمانەیە لە کفری لە ڕزگاری لە کەلاریش و جگە لە لژنەی فتوواش یعنی لە تەنیا شخصێ مامۆسایەک هەزارەها لەوە چێت کێشە بڕاتە محکەمە لای مامۆسای ئاینی نایە یەک مامۆسا لە مایەکە 12 تەلاقی ببێ لە 12کە 4 پێش گواستنەوەیە باشە مامۆستا بەڕێزەکان لە 12کە 3 تەمەنی سەرەوەی 45 ئەمانە هۆکاری چییە برادیندار و بەڕێزەکانی مژیرەکانی ئێمە ئەبێ بزانین کە هۆکار هەندێک کات پێویست ناکە بەو تووڕەبوونە تۆمان تووڕە دەکەین هەندێک کات پێویستەکە بە تووڕەبوون نایکەین هەموو شتێک لە شوێنی خۆیدا